ئەگەر دوێنێ کە پێم وابوو هەڵۆی کوێستانی قەندیلم، ئەوە ئیمڕۆ بەناهەق کوشتەیەکی خێڵی هابیلم. بە دڵ دەریای مرواری و بە چاوان چۆمەکەی نیلم، نە نوقمی چاڵی بێژەنم و نەگیری بەندی باستیلم. ئەسیری بسکی ئاڵۆزی کچە کوردێکی نەشمیلم، تەماشاکەن چ سەیرێکە بەدەستی دیلەوەتی. لە گوندە جوانەکەی کێلەشینەوە سڵاوتان لەبێ هاوڕێیانی ئازیزم. ئەو ڕۆژ لە شارە جوانەکەی سەقز بە هاوڕێتی ستافی هاوکارانم هاتووین بۆم گوندە جوانە. گوندی کێلەشین سەر بە بەشی ناوەڕاستی شارستانی میرەدەیە، لە 90 ماڵ و 520 کەس دانیشتوو پێک هاتووە. کشت و کاڵ و ئاژەڵداری پێشەی سەرەکی ئەم گوندەیە. جا با بڕۆین ناو گوندەکەەوە لەگەڵیان قسە بکەین، زیاتر بیان ناسین، هاوڕێمان بن. کوورەگیانمان بەخێر بەی سەر چاوەکانم زەحمەتتان کێشاوە، بەخێر بێن قەڵمتان هێنا. زۆر سپاس. ئەوە بۆ بەچەنە خەریکی کاری ئەی کچت نییە بێ یارمەتی؟ بووکم هەیە، کچم شووی کردووە ناوە ماڵیان جیایە. ئەیتر بەخۆشم پاکوخانی ماڵە گرم و چێژ لێنێم و نانەکەم و زۆر چاکە دەکەم و گوێرەکە بەخێوەکەم و پشکات هەیەدایە بقیم هەیە. ئەی بۆچی ئیسا زۆر کەس مەشکەی دەسی نەماوە و مەشکەی دەسی نەماوە، مەشکە پێسە نەماوە، مەشکەی برقی هەیە ئیستا. برقیەکە تەمیزترە یا ڕاحەتترە یا ڕاحەتترە و تەمیزترە و بەڵام بەڕای من تام و مەزەی ئەو مەشکەی چەرمەکە زۆر خۆشە. بەڵێ ئێستا نەماوە فەوتاوە. ئەوانە مەڕوو ماڵات بوو، دەوڵەت بوو، ناومەڕمانە کرد، هەویرمانە کرد، تەشیمانە ڕزازممانە کرد، مناڵمان بەخێوە کرد. ئیستا ئەوە نییە، کار ڕەحەتە، هیچ ناکەین. پاکوخاوێنی ماڵەگە گرینسا ماڵێ مانگایەکی ببێ دوانی ببێ بەخێویەکەین و مەشکە برقیمان هەیە و زۆر چاکە. ئەی پورەگیان پێم بڵێ بۆ نانوشتە چیەکەی؟ نانەکەی سەرتەنورت هەیە؟ سەرتەنورم بوو ئیستا نانەوەخانە هەیە نانوەرەگرم. چەند ساڵە نانەوەخانەی لێ؟ وەڵاڵانەکە نزیکەی 8 ساڵ 7 ساڵە نانەوەخانەی لێ. کەوایە لە مێژە نانەوەخانەی لێ؟ وەڵایتر بە ئیشتێژ کولێراکەین و نانەکەین و کەلانەی سەرجادا هەیە و هی قاوەخانە هەیە و جا شتێکم پێ بڵێ پورەگیان، ئەڵێن کێلەشینە و کەلانەکەی کەلانەکەی و دۆکەی و خۆشە و سازگارە و کوێستانە و سەوزیەکەی لەکوێوە دێت؟ لە بۆکانەوە دێ و دێوە دێ هەست کە سەوزی ببێ لالم دەیانەوە ئەیهێن و تەمیسیەکەین و شۆرینەوە ئەی جنین و کەین بە سوزما و هەر کەسێ بیبێ ئەین بە کوڕەکانی کەن بە کەلان. ئەی لەسەر جادە خۆتان دوکانتان هەیە بۆ کەلانەکان؟ چون جادەمان هەیە مەسەلا وەکو وەک قاوەخانە نییە. ئیترە تاکوونێ بەهار دانێنە تا پاییز کۆیەکەن و جستان ناتوانن لەوێ بێ. کەلانە دەکەن و ماسییان هەیە و کەبابیان هەیە و یان جوجیان هەیە و زۆر چاکە. ئەی کەس بووە بێ بۆ ئێرە وەک مێهمانێک بێت، وەک توریستێک بێت، کەسێک بێت بڵێن ئێرە بە ناویە و بێت لە ناودێکەیە لە ناو گوندەکەی گەشت و گوزارێک بکات و کەلانەکەی بخوات و ئای چی هەمووی دێ بە ئیشتیا دێن لە من سێبەروستە کۆی هەیە و هیوا هەیە ئەکرێ ئەخوا هیوا شەیەک بخۆی شتی پێ و هەر لەو مزڵە دانیشێ و چای و قۆری سازەکەن و ئەیخۆن و دانیشن و ئیسراحە دەکەن. زۆر چاکە. دەی پورەگیان یارمەتیت نەیەم تەمیزیکەی؟ بن بەخێر بێ یاخوا. زۆر چاکە. ئیشەڵا کە تەمەند درێژ بی. خوا حافیزە بێ. زۆر سپاس. تەمەند درێژ بی. خوار لەگەڵ بێ. خودات لەگەڵ. إجازة السلام عليكم باشی شکر إجازة بمجوره باشی شکر ئەوە پێکەوە جەمە بووم بزانم خەریکی چین. السلام عليكم
باشی شکر فەرمونون بینەرانی هێژا هاتوونە تا ماڵی خوا لێ خۆش بوو محەممەدی کێلەشینی وا دیارە ئەمە بنەماڵە و خێزانەکەیەتی با لەگەڵ یانە قسە بکەین جا یەکاوێک لەگەڵتانە قساکەم دایگەن چاکیش کورد باشی بنان نەمرێ خۆت بناسێنە بابزام ناوی شەریفە چییە؟ خەجیت خەجیجە خانمگیان جەنابەت کەی کاکە محەممەد بووی؟ خێزانی کاکە محەممەد زۆر چاکە ئەتوانی کەمێک لە مردی کاکە محەممەدەوە بۆمان بڵێ؟ بڵێ ئەرۆ مڵان نەزانم چۆن پیاوێک بوو وا دیارە پیاوێکی زۆر هوەرمەند و زۆر گەورە بووە پیاوی چاک بوو هونەرمەندی چاک بوو میوانداری چاک بوو خەڵقەی ناسی و ئەوانە بوو باشە با لەگەڵم لاشە قسە بکەم باشی قوربانە زۆر مەمنون زۆر سپاس جا خۆت بناسێنە بابزانم ناوە چییە؟ چیا خانم گیان خەریکی چیەکان؟ وڵا هەر بەکاری ماڵشتەوە سەرقاڵین خەریکین دێ باشە ئەم سێوە سوورە جوانانە چیا لێرە داتان ناوە؟ وڵاوەی باخی خۆمانەیە ناومان تۆیتر چنیبانەوە ئێستەکانی ئاوالەتیانەکەین و بۆچی لەتیانە؟ وڵایکن بەلەت کەسێ و بۆ دستان ئەها کەوایە میوە وشک و ئالە شتانە وڵا هەر سێوتان هەیە یان وڵا هەموو میوەیەکمان هەیە وەکو چی؟ وڵا وەک سێو وەک قۆغ وەک شەنیل وەک قۆخەنجیر وەک گوێز ئەوانەمان هەمووی هەیە ئێوە خانمانمان پێ بناسێنە با بزانم ئەوانەوە لە تەنیشت دانیشتون ئەوانەکەن وڵا ئەمە لەیلا خانم خوشکی شوەکەمە ئەوەشیان زێنە خانم خوشکەزای شوەکەمە خوشکەزار ژنی جا هاوسەری جەنابەت کەی پێڵێن؟ کاکە محەممەد ئەمین ئەها کوڕی کاکە محەممەد محەممەد بەڵێ کوڕە گەوری کاکە محەممەد هیچ بیرەوەریەکتان هەیە لە کاکە محەممەدەوە؟ وەڵاهی نازانم ینی خاترێکی خۆش و وینێکی خۆشمان بوو بەیەک و هیچی تر ئەها دێ باشە ئەی هاوسەرەکەتان خەریکی چییە؟ وەڵا خەریکی قاوەخانیان هەیە و کشاوەرزیەکە و ئەوانە لە کەلانە خۆشەکەی کێلەشی؟ ئەرە وەڵا ئەو پیازە چییە ئەو کابانەمان خەریکە ئەیجنێ؟ وەڵا ئەوە ئیجنێ بۆ کەلانە بۆ ئەو قاوەخانی خۆمە ئەها دێ باشە پیاز و ئەوانە یەجنێ ئەوش کەژنی ئەو شوبرامە دێ باشە ئیشەڵا کە لەشیان ساغ بێ کەستان هەیە کە شتێکی خۆشمان پێشکەش بکەن دایگیان تۆ پێم بڵێ کاکە محەممەد کە ئاوا دەنگی خۆش بوو جەنابیشە دەنگی خۆش هەیە لایلایەکی خۆشمان بۆ بخۆین نەوەڵڵا من هیچ نەبەخوا ئەو کوڕەمەزانی ئەبێ گۆرانێک بڵێ باشە ئەچینە خزمەتی دایگیان پێم بڵێ بزانم چیا و دەشت و کێوەکانی ئێرە زانی گیاکانی چییە؟ وەڵا گیاکانی هەڵزەمەنێرە ئەو گیانەی ترام بلۆیە وەڵا تودام هەموو گیاکانی هەیە هەموو گیاکانی دەی چێشتی خۆشیان بۆ لێنێ؟ ئەرێ وەڵا جاجەبیان لێنم جاجەبیان لێ نانێم ئەی ئەوان لێنن یا خۆت زۆرتر خەری هەمووکانم لێنن خوانی بڕێ ئەوە بووکمە ئەو بووکمە و دێ باش لێنێن ئەوە کچمە و زۆر چاکە ئێوە بچکۆلانەکێن لە دەور و پشتان وەڵا ئەوە کچەزامە ئەوە کوڕەزامە و ئەوە هەر کوڕەزامە و گشتیان هەر هین خۆ من زۆر چاکەی شەڵا کە تەمەنیان درێژ بێ چیا خانمگیان پێم بڵە چەند ساڵە زواج وەڵا 16 ساڵە ئەی خەڵکی ئەم دێ بووی پێشتر وڵای پێشتر ینی هەر بە بووکی هاتی بۆ ئێرە یا وڵا بە بووکی لە عێراقواتم بۆ ئێرە ئەها عێراق دەی بۆ ئاوا دوور ئەرە وەڵا چوزام قسمەت و نسیب دەی چۆن ناو چۆن بوو کە زواجەکە وەڵا وەک باوکی شوەکەم مامەسا محەممەد کێلەشین لەگەڵ مامەیەکم زۆر ئاشنا بوون زۆر فقی سەمین بوون بە لە تەرەف ئەوانە دەی هاتوچۆ عێراقەکەی ئەرە وەڵا دایک و باوکت هەر نیشتەجێ ئەوێن بەڵێ هەموو کە سوکارم لەوێ ئێستا لەکوێ عێراقن با پێم بڵ لە پێنجوێنی پێنجوێن خۆشە یا کێلەشین وەڵا ئیتر توزانم وەچەند خۆشە وەلی تر ئەو شوێنەش خۆشە کە دڵی لێ خۆش بێ وایە ینی ئایسە لای هاوسەرەکەت و خێزانەکەت و مناڵەکانت لێرەت پێ خۆشترا ئەرە وەڵا خۆشە ئەرە وەڵا ئەی دایک و باوکت چی لەوێ وەڵا دایک و باوکیشمە لێن وەڵا ئەوێش کە خۆشە وەچەنە کە سوکار لەوێ وەلی تر ئەبێ ئەبڵێ هەر ئەو شوێنە کە خۆشە کە زیندەگیتی لێیە کە دڵە لێ خۆشە ئەرە وەڵا دەی باشە چیا خانمگیان پێم بڵێ بڕێک باسی عێراقم بۆ بکە بڕێک باسی پێنجوێنم بۆ بکە بیرەوەریەکی خۆش لە مناڵیەوە تۆ چەند ساڵت بوو کە لە پێنجوێن هاتی دەدەرە 18 ساڵم بوو لێ هاتمەتە دەرەوە دەی لەو 18 ساڵەگی شتێکت هەیە بۆ مامگەڕی تۆ خوا نازانم نەوەڵا هیچ خاترێک نەوەڵا وە بیرە نایە
دێ باشە باسی خواردەمە نیشتە ئەوم بۆ بکە لەوێش دایکت یا قەومەکانت ئاوادانیشتن سێویان پاکە کرد و چوزام کەلانە دروستەکەن و کولێرە دروستەکەن لا ئەوانەمان کەنە بۆ هیچی کولێرە کە ئەیکەین نان ئەەکەین ئەرە وڵا غەزاوشتی کوردی هەمووی کە دروستەکەین بەڵام تر ئەمانەمانە وڵا لێرە بوونە شلەو قەیسی دروستەکە ڕۆیتە بۆ وڵاش لە قەیسیش لەی فاسۆلیا فاسۆلیا چۆن دروستەکرێ پێم بڵێ وڵی تر هەر وەکو ئێرە کە لوبیا ئێرێ و لەگەڵ ڕووبوو دروستەکەن ولی ئێرە گۆشت وشتی تێکەن ئەوێ تێی ناکەن ئاوە ئەها دێ باشە ئەی چێشتی ئەوێت پێ خۆشترە یا چێشتی ئێرە وڵا فەرق ناکە ئێرە خۆشترە سلااوان لەوێ مامۆسای ئسلام ئەرزی سلااو بە خێراتنمەیە لە خزمەتی ئێوە بە خێر تەشریفکان زۆر سپاس دەکەم مامۆساگیان خۆت بناسەنە با بزانم ناوە چییە بەسەر چاو لە خزمەتانە من سروە زەینەبیم معلمی پایی ئەوەڵ و پەنجی ئەم کێلەشین دێهاتی کێلەشی کێلەشینت پێ چۆنە مامۆستا دێهاتێکی خۆشە چەند ساڵە لێرە تەدریس بەڵێ وەڵام من ئەوەڵ ساڵمە دێمە خزمەتی کێلشینیەکان زۆر لەخوا بە زیابێ زۆر مناڵەکانیان باش خەڵکێکی زۆر باش و بە محەبەتن ئەی قوتابیەکانت زیرەکن لە کامیان زۆر ڕازیت ئەرێ وڵا شکر بۆ خوا گشتیان باشن کلاس پەنجەکانم هەرسێکیان شکر زۆر باشن کلازەوەڵەکانیشم زۆریان شکر باشن ئەلحەمدولیلا مناڵهایەکی باهوش و عاقڵن زۆر باشە ئەی تاپۆلی چەندی لێە ئەم مەدرسە تا کلاسی شەشمی لێ لە پیشدەبستانی و هەمانە ئێمە تا شەشم من خۆم پیشدەبستانی و ئەوەڵ و پەنجمیشم پێەیە ئەی بۆیان سەخت نییە کێشە نیە ئەگەر دوایەوەی کە شەشمیان گوزەران بچن بۆ مەدرسەیەکی تر یا بەرێوەڵە متاسفانە لەم مەدرسە لەم دێهاتە کێلەشین مەقتعی ڕاهنماییمان نییە تر لە شەشم بەرەوسەری تر مناڵەکانە بێ یا بڕۆن بۆ سەبەدڵ و یا بێن بۆ میرە دێ داواکاریتان کردووە ئەگەر والله خۆ داواکاریەوە 100% داوایەوەکەن کە ئیشەڵڵا مەدرسەیەکی ڕاهنمایی دروستکەن بۆ مناڵەکان ئیشەڵڵا کە جێبەجێیەکەن ئینشاءڵڵا دەی ئەی خۆتان لەکوێوە هاتوون بۆ ئێرە مامۆستای کوێن هەر هین خەڵکی کێلەشینن یان ناوەڵام من خەڵکی سەقزم 8 ساڵ 9 ساڵیشە لە سەقز معلمی نێهزەت و پیشدەبستانی بووم ئیتر ئەم ساڵ ئستخدام بووم هاتم بۆ کێلەشین ئەوەڵ ساڵمە باشە ئیشەڵڵا کە هەمیشە لەشە ساغ بێ ئەگەر بیرەوەریەکی خۆشە لە مناڵەکان هەیە لە قوتابیەکانت یا بەسەرهاتە یا شتێکی خۆشیان پێ بۆ گێڕایتە تۆ یا بۆیان کردو یا شتێک بووە بۆمان گەڕ خوایس نازام چی بێژم هیچت بیر لەبارەی مەدرسە کۆ پێم بڵێ چەند مامۆستای تری لە ئێرە خۆشە خاتریانی هەر ڕۆژی خاترەیەکە بۆ ئێمە من چون ئەم ساڵ ئەوڵ ساڵیشمە لە دێم بەڕاستی خۆشە لەزەتە بم لە دێ ئەی چەند مامۆستای تری لێ جگە لەیە غیرە زمن خانم مدیرەکەمان کە ئەویش هەر دوو پای سێوەمی شەشمی پێەوە خانم ئاخوندیش کە مەقتعی دوو چوارەکەمان بە خانم ئاخوندیە 3 نەفەری نێمە کولن دێ باشە ئەی مەدرسە گۆڕانکاری بەسەر هاتوانی ئەتانەوێت دەستێکی پیا بکێشن تامیری بکەن گەورەی بکەنەوە یان ئەرەوەڵا گەورەکردنەوەکەنەوە لێ بڕێ مشکڵی ئێمە فەزاکەیمان هەیە بڕێ نامڕەتە بوو دانێ لە خێرخوازەکانی ناودێ زەحمەتی کێشاوە وەسایل شتەی هێناوە دووبارە ئەزنە و مۆزایکاری شتاکەن و دەستێکی پیادێن بۆمان باشە مامۆساگیان زۆر 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 خوشحاڵ بووم کە بینیتم ئیشەڵڵا کە هەمیشە سەرکەوتوو بوون مناڵەکانتان ئاوا لێو بەپێکەنین و هەمیشە گەشت بن زۆر سپاس خوشحاڵ نێوەی شاکەم بەخێر تەشریفتان هێنا سەر چاومان زۆر سپاس خۆ حافیز سلااوتان لێ بەخاڵی ئەوم بەخێر بێ یاخوا سەرچەوم باشیش خۆش بی یاخوا بەخێر بێ دایگیان سلام و سەرچاو بە خێری تۆنی بە قوربان چاکی زۆر سپاس باشیش کو بەختەوەت بیەخدا لەخوا بە زیادێ لەخوا بە زیادێ زۆر سپاس ناوی شەریفتم پێ بڵێ فاتمەی قەرەواش فات دایە فاتمەگیان ئەو خاڵە کێ لەلاتەوە ئەوە کوڕمە باشە کوڕ و دایکی پێکەوە دانیشتونکەوە بەڵێرە وەڵاوە دایکمە افتخاریان پێوەکەم کە دایک و باوکم هێشتا ماون شکل لە حاڵی حیاتی زیندەگییان زۆر باشە ئیشەڵڵا کە هەمیشە ئاوا سێبەریان بەسەر سەرتانەوە بەجا ناوی شەریفیش بابزانم من ناوم جەمالە کاکە جەمالگیان باشی تەشەکورەکەم بەخێر بێنێ ئەوە بچکۆلەکەیە
ئەوەش کچی خۆمەوەڵا باشە ناوی چییە؟ سای قەرەواشە دەی باشە ئیشەڵا کە تەمەنی درێژ بێ دایگیان باجارە لەگەڵ دایگیان قسە بکەم دایگیان پێم بڵێ بە ڕۆژا خەریکی چی؟ والله هەر خەریکی کاری ماڵ بە قوربان پاک و خاوێنی و چەشت و چای لێنانم ئەمانە لەشە ساغ بەیەخوا ئەی مەشکە و شتا ژێنی مانگا ئەدۆشی وڵام مانگایژە دۆشم مەشکەشە ژێنم مەشکە برقی مەڕووماڵاتان هەیە؟ مەڕمانێر مانگامان هەیە ئەرێ وەڵا هەمانە ئەی ئێرە مەزرا و شتەی هەیە وە بڵێن باغێ باغستانێ دارێ مەزرعێ ئەرە وەڵا هەیە لە کێون ئەوە هەچی هەیە موچەی هەیە لە موچە بەخیان دروست کردو ئەرەڵا بەخیش هەیە چۆن باخچە هەیە باخ هەیە ئەرە باغەکان زۆرتر چین داری چیتە؟ هەسێوە سێوەکان هەری خۆتانەیە ئەشی بم بۆ شار بۆ فرۆشتن و ئێمە وا بەرهەم نەهاتوە بیفرۆشین ئەرە وڵا هەمانە سێوە باوکەکەم سێوە و گوێزە و ئاوە زۆر چاکە ئەی دایگەم پێم بڵێ خۆت بە بەهارانە یا بڵێن بە پاییزانە ئەو دوو وەرزە چون چێشتەکانی کوردەواری زۆر تایبەتن پێم بڵێ چێشتی چی لێن سەکانە بە قوربان قەدیم نەماوە دوێنێ نەماوە شەلەم نەماوە هەر برنجە و گۆشتە و تەماتەیە وەڵا بامیەیە و ئامانەیە بەزانێ بە زوو دانیش منجە لە بڕێژ لێنێن وەڵا حەد مناڵە بڕێژ لێنێم ئەڵێنەوە دایە تۆ چیەکەی وەڵا نایخۆین بەڵام بڕۆژ سوودی هەیە زۆریش سوودی هەیەوە لە نایخۆن جوانەکان ئەلان خۆم دێکە لێم نابوو بەخوا نەخۆش بووم پێی ئەرێ وەڵا ئەی فەقیرە دەی باش ئیشەڵا لەشە ساغ بێ با بڕۆمە بەلای کاکە جەماڵگیان کاکە جەماڵگیان پێم بڵێ بە ڕۆژا خەریکی چی واللهی بە ڕۆژە سێ چوار سەرگال و پاتاڵمانەیە ئەگەر خەریکی ئەوانە بینەوە ئەوانە ئەینا بەعزەکاری ناو موچەمان هەیە ئەچینەوەوان ئەنجامەین ئیتر هەروە ئیتر بێکاریشمان هەیە زۆرتر خەریکی بێکارین وەلی ئیتر بێکاری دەستەکەیونە زۆرە بنیاو لە ڕێڵ نا زۆر دانیشێ ئەینا هەمانە بەهارانە کە لەگەڵ گال و پاتاڵی خۆمانین ئاڵودورینمان هەیە لە فەسڵی ساڵە ئەینا دروێنە و دەستکەن و ئەمانەمان نییە چون ئێرە سادەسێرە ئەوێ بە ئاوەنیە گەن و دەغڵودانکەی ئاوەنیاش کە العالم وەری نەمەوە وەختی جوتوگانەمە هە تەراتۆریش بە ئاوەنیا بۆی نایەتە بەر هەرە بێ وشکە وەرد بێت ئەنا خەریکی فقط خەریکی کاری ناو ماڵی خۆمانین لەخوا بەزیا بێ سێ چوار براین کار و هەمومان ژیاین فقط من لەگەڵ دایک و باوکم ماوم باشین شکر ئەلبەتە بە ئەندازەی خۆمان شکر دەرامەدێکمان هەیە لەخوا بەزیا بێت باشە لەخوا گەورە بەزیا بێ کاکی جەماڵگیان پێم بڵێ وتت باسی بێکاریت کرد ئێمە هەر گوندێکە ڕۆین پێمان ئەڵێن کاتێک ئێمە زمسانە کە شۆگارەکەی درێژە کاتێککە بێکارە بین ئەچین بۆ گۆرەوی بازی و ئەچین بۆ کایە و مێشێن و ئالە و جۆرکایانە پێم بڵێ کە ئێوە پێکەوە بوون یا جەمە بوونتان هەیە هەمانە لەخوا بەزیا بێ خەڵکی ناودێ زۆر 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 لەگەڵ یەک باشن شکر سەمیمیەتیان زۆرە شکر مامەگیان سلااوە لەبێ سەرات باشیش کرد چاکیش و چۆنی چیەکێ بەتەنا لەرە دانیشتووی چیەکێ وڵا دانیشتو دەی باشە خۆت بناسێنە با بزانم ناوە چییە ناوکێ ناوی تۆ محەممە دەی باشە خاڵە محەممەدگیان پێمان بڵێ تۆ خەڵکی کێلەشینی بۆچی ئێرە ناوی کێلەشینە ئەوە لە وەرە کێلەکەی شین بوو ئەرە مردوێکیان لێ مردم و کێلەکەی کەڵەگەر و نووسی بیان کێلەشی ئەوە لەو کێلۆ ناویان ناوە کێلەشی ئەو بەڕۆژ شار بوو شار ئەو بەڕۆ ئەوە ناویان نابوو شار ئەمە بەدەست کوردەوە بووە زوو قەدی ئەمە شای پالەوی ناوەشایدا لەدار گتیان لیباسی کوردی قاچاق بوو لیباسی کوردی قاچاق بوو یەکیان هەڵاسووە ناسا کۆمار ئێلۆ هەڕەشیان لێکەوتی برەوتی بنێرم بەم بەسراداری لە دەستە بڕم کەیفی خۆی داکەوێ لە دوایە هینی بۆ دەرچوو حەفادی بۆ دەرچوو بردیەوە ئەو بنەماڵی سا بردە سەر دەرگای پاشا ئەو بنەماڵی سا بردە سەر دەربارەی شا دەرباستەی شاد ئەوەی تر ماکۆم بۆ لێوێ داماوەتەوە ئەمە لیباسی کوردی نا قاچاق بوو ئەها دەی باشە مام ئەمە قەدیم بەدەست کوردەوە بۆ وڵاتە قەدیم زوو ئەوە شای پەهلێوی داگیری کردووە مامەگیان کورتەیە مناڵتەیە کچتەیە کوڕ و کچت هەیە هەرە دوو کوڕم هەیە شکر
باشە خوا لێ نەسەنە ئەی چوارتەیە چوار پێنجێکم شکر هەر لێرەن ئەرێ وەڵایەکیان ئەوە لێ ئالی ڕۆڕۆی چۆمە ماڵێ ئێوە دەی بووکیش هەیەکەوە ها بووکتەیە بووکی شمەدا لە ژوورە دەی باشە هەر گشتیان لە لای خۆتن ها لە لای خۆتن نەوەڵا من لام جای من ماڵەکەم خۆتە لەوە ئەوەی لەو بەرۆ کوڕەکانە نەچوون بۆ شار ها نەچوون بۆ شار نەوەڵا نەچوو ئاها دەی باشە ئەی خێزانت هەڵی تر نابوو ناشار بە کەڵکی شار زل و ناوێرە شار زل و ناوێرە ئەمان لەبەرەوە نەمێشنە شارۆ دەی باشە ئەی مامەگیان خۆت بە ڕۆژا خەریکی چیت ها بە ڕۆژا خەریکی چیت وەڵا هەر دانیش دەی باشە بێوەی بیاخوا با من مزاحمە نەبم خوا حافیز دەست و چاوە خۆش دایک دایک خوا حافیز خاڵەگیان ناوی شەریفتم پێ بێت علی کاکالیگیان بە ڕۆژا خەریکی چیت کاکالی وەرە بە ڕۆژە هەر لە باوڵە مڵا خەریکی هیچ دیم ئەی ئیشی ئەم خەڵکی ئێرە چییە ینی کشت و کاڵا مەزرایە باخە چیان هەیە وڵا بەروە حەویان و پاتالیان هەیە و خەریکی ئێوانن و ئەی خۆتان چی حیوان و پاتاڵتان هەیە مەڕێ مانگای مانگامان هەیە دەی باشە ئەیش مەڕمان نییە مەشکەوشتتان هەیە شیرەکەی دۆشن کەرەکەیەک ئەرە وەڵا هەمانە کەرەیەگرین ئەی دۆشید کەرەیەگرین مەشکەیە ژەرین خێزانەکە دەو کاراناکە وایە بەڵێ دەی باشە لەشتان ساغ بێ خاڵەگیان جا پێم بڵێرە مزگەوتی لێە هەیەتی مزگەوتێکی زۆر جوانیشتان هەیەوانیان ڕێکوپێک و جوان جوانە شکر پێم بڵێ مزگەوتەکەتان کێ دروستی کردوە بۆتان هەر خۆتان یارمەتی یەکترینتان داوە خۆمان دروستمان کردووارە وەڵا هەر بە یارمەتی خۆمانتەوە بووە ئەنی کەس هیچ پارەیەکی پێتان نەداوە کۆمەکێک بەرە وەڵا چوون بۆ دێهاتارە هەروە پارە و مارەمان خەڵک خێری خۆی کردووە داویانە دەی باشە ئەی نوێژی جمعە و جەماعەت و ژن و پیاوەشتەش هەر لەوێ هەرێ هەر لەوێ نەمانەرە وەڵا جەماعەتمان هەیە جمعەمان هەیە ئەی مامۆستاکە مامۆسایشمان هەیە مامۆستاکی چاکتانە خراپ نییە باشەرە وەڵا دەی زۆر چاکە ئەی مەدرسەتان هەیە وەک بڵێن قوتابخانە نا هەرە مەدرسەی بناڵانەمان هەیە ئای کەلازیەک و تا 5 و 6 هەیە ئەی مناڵەکانتان ئەگەر بیانەوێت زۆرتر دەرس بخوێنن دەبێت بچن بۆ کوێ چن بۆ تەمۆغا چن بۆ سەبەتڵۆ چت بۆ بانە ئاچن بۆوانە ئاها دەی سەخت نییە ئاوا هات و چۆکەن سرویسیان هەیە خوا سەرویسیان هەیەەوە چێکیان بتوانن خوا نادو چووەکەن دەی خاڵەگیان پێم بڵێ ئەی گازی لێ ئێرە گازیشمان هەیە هەمانە گازمان هەیە چەند ساڵە گاز کێشی کراوە هاتوو پارە بختانە گازمان بۆهاتوو بۆ ئەوە درەنگ وڵا درەنگ بۆمان هادیتر گوندێکی گەورە و خۆشەوە لە گازی هێشتا ینی ساڵەکە بۆ ئەرز ناکەم 2 ساڵ ئەم ساڵ 2 ساڵ هاتووە دەی حەساونەتەوە لە بەری وایە خوا باشە لەخوا بەزیاد بێ باشە دەی باشە خاڵەگیان شتێک تێ پێشکەش میکەی نوکتەیەک شتێکی خۆش قسەیەک بیرەوەریە شا قسەی چی بۆ عرزکەم وڵا بیرەوەری چی بۆ عرزکەم هەتا جوان بووین باش بووین و ئیسەکە پیر بووین ئەوە دانیشتوین و الله خوا سلامەتان کە مامەگیان هەتا جوان بوو زیندگیمان خۆش نەبوو ئیسە پیر بووین زیندگیمانی خۆش بووە باشە لەخوا بەزیا بە ئەلحەمدولیلا ئەلحەمدولیلا دەی باشە خاڵەگیان با من بڕۆم خوارد لەگەڵ خۆ حافیز باشی شکر کاکی خۆش بی بەخێر بێ سەر چاوم سلامەتن مەمنونم بەخێر بن مانوو نەبم کوڕەکاریەوەیە ئەوە تمشایەکەن ڕوتان لێک ئەو کارە ئەوە گازکەشیان کردوە بۆ ئەوای کێرەشین 2 ساڵەوە پێش ئەو شوێنی گلو لە گازەکەی هەڵکەنراوە لانەوە خەریکی تامیراتی و کارن دێ باشە ناوی شەریفت با بزانم من ناوم حەسەنی خادرپەنایە کارمەندی خانە بێداشتی ئێرم 28 ساڵە لەم خانە بێداشتەیە کارەکەم کەوایە خانە بێداشتیشی لێ و 28 ساڵیشە هەر لیەتی کەوایوانە باڵای 28 ساڵ نزیکەی 35 ساڵە خانە بێداشتیەوە لێ من 28 ساڵ لێرە کارەکەم دێ باشە پێم بڵێ خەدەماتێکە لە خانە بێداشتەکە ئێرائەن وەکو چییە خەدەماتی خانە بێداشت ئەگەر چی بێتێ مرکز بێداشتەکان چی ئوتاق لە مرکز بێداشتەکان ئایا خانە بێداشت بەتەنیا تە کاری تەواویانە بێنجام بە کاری خانە بێداشت بریتیە لە مراقبەتی مادرانی باردار ژنانی تەنزیم خانەوەدا مراقبەتی مناڵان واکسیناسیۆنیان
بێداشتی حرفەیی، بێداشتی کەشاوەرزی، بێداشتی محیت، بیماریهای ڕەوانی، بیماریهای غەیرەواگیر و واگیر، کولی ئەو کارانە لە خانە بێداشتدا جێبەجێیەکەین. واکسێ ناسوێنی مناڵانە و کارانەکەنیم. ئەگەر کەسێک لێرە ژنێک دووگیان بێت ئەتوانن لێرە کۆمەکی بکەن یاشە بچێتە شار. ئێمە کولەن ژنێکی باردار هەر بە مەحزی بارداربوونی تاتی پوشی خانە بێداشت قەرارەگرێ. ئێمە خۆمان مراقبەت یەکەین ئەگەر لە شوێنێکە مشکڵێکی ببێ ئێجا یەدەین بە مەرکەزی بێداشتی دەرمانیەکەمان کەمی لەدەیە. کارەکان ئەوەیە کاری خانە بێداشت. ئەی خوانەخواستە کەسێک بووە کە کێشەیەکی زۆر تایبەتی ببێ وەک بڵێن بیماریەکی زۆر تایبەت یا نەخۆشیەکی زۆر قورس و سەختی بووە کە لێرە بێت و نەتوانن چارەسەری بکەن. لە ناو ژنانی بارداران نەشکر نەمان بووە مەوردی مەرگمان نەبووە لە من 28 ساڵە لێرەم نەمەرگی مادەری باردار نەمەرگی مناڵمان نەبووە کەەوە مای سەربارزی خانە بێداشت و مەرکەزی بێداشت دەرمانیەکەمانە. زۆر باشە لەو بوارانەوە ژنەکانمان یاخۆت هەت خەڵکی گوندەکە شارەزاییان هەیە ینی ئەو نە شارەزاییتان پێداون کە لەو بابەتانەوە بزانن. بەڵێ ئەلان خەڵکی ئاواییەکان کولەن ئێتلاعاتیان نەسەرێ مەسە بڵێ وەکو زوو نییە ژنێکی باردار بە مەحزیەوە مشکلێکی حادی بێ شتێک کە علامێکی خەتەری بێ ئێمە کە مشاهدەیەکەین و بە مێردەکەی یا بە یەک تەلەفۆن خێرا بردویانە بۆ شار و بە قسەیان کردی. شکر مشکلێکمان نەبوو لە بارانی ئاگایی خەڵک زۆر لەسەرەوەی لەو زەمینەیە ئەلعانە ئەوە نیە وەکو زوو گوێ پێ نەدرێ. ئێتلاعاتیان زۆر باش و زۆریش هاوکاری ئەەکەن بۆ ئەو مەوردانەیەمەش خۆمان زۆر حساسی بۆ مەوردی ژنی باردار مناڵ یان ئێمە خۆمان ئەگەر ژنێکی باردار مشکلێکی بێکارمان بۆ نیە مێردەکەی لە ماڵە بێ خۆمان نەسانی وەکو برایەکی کەسێکی هەستاین ئافرەتەمە برێ بۆ بیمارستان یا بۆ مەرکەزی بیرۆستەیەک. ئەها دەی باشە زۆر چاکە ئەگەر شتێکتان هەیە کە بە خەڵکەکە بە بینەرانی عزیزمان بڵێن یا وڵی تەلاتێکی شتێکی وە لەو حەدیان نیم کە نەسیحەتی خەڵکم خەڵک شکر خۆیان زۆر ئەزانن وەلی ئەوە بزانن ئەو خەدەماتێک لە خانە بێداشت تۆ پێیان نەکرێ پێیان نەوترێ هەدەفمان سڵامەتی خەڵکەکەیە بۆ ئەوەیە شتێکم. ئێوە هەر خۆتان خەڵکی ئەم گوندەن یا لە شارەوە دێن بۆ ئێرە؟ ئەمن خۆم لە ئاسڵا خەڵکی دەیەکەم بە ناوی قەرەشێرش لە جنوبی میرەدەیە وەلی 28 ساڵە ناو خەڵکیان هەربوون بە خەڵکی ئێرە. ئەی خێزانتان؟ خێزانم بانەیە ینی هاتوچۆکن یا هەر هاتووم لێرە نیشتە جێبوون. ئەلان سێ ساڵە ئاموشۆکەم چونکە مناڵەکانم چوونە مەختایی دەبیرستان و ڕانمایی مەجبور کە لێرە مەدرسە نەبوو شوین بۆ بانە نەخۆم ئەو چەند ساڵە ئاموشۆکەم. زۆر چاکە دەی باشە زۆر مەمنونم بابەتی زانیارەکانت ئیشەڵا کە خەڵکیش هەمیشە ئاوا گوێبیستی قسەکانی ئێوە بن و لە زانیارەکانتان سوود هەڵگرن کەڵکیش هەڵگرن و ئیشەڵا کە تەمەنیان درێژ بێت و لەشیشان ساغ بێت هیچ وەخت کێشەیەکی ئاوا قورس و تایبەتیان نەبێت. بەخێر بن سەر شام دەستان خۆش بێ ئیشەڵا هیچ مشکلێکیش نابێ و باشە خەڵکەکە ئاگایە. زۆر سپاس دەکەم بام بەجێت بێڵم خەحافیزە بێ ئەدڵەکەی منی قەباری و ئێگێ ئەی وەک لاو ئەفاو لێڵاوە جاوەک هەوەری باوەرباوانم وێ ئای لە ڕەو ئەشت و ژێڵاوە جا لە ڕەو ئەشت و ژێڵاوە من مامۆ نەمردم باوان چۆڵ ئەپاییزێم بۆ لەو ئاد جا بمگرە بەوەرزێر قەباری و ئێگێ ئەی یاری دوور وێڵاو ئاد ئەی یاری دوور وێڵاو ئاد پێشکەش بێ ئێوەی خۆشەویست و بەبینەرانی عزیز. دەکەم کاکە محەممەد ئەمینگیان دەنگە نەرزێ ئیشەڵا کە ئەمڕۆ و ئەم شەو و ئەم کاتێک کاکە محەممەدیش لە هەموو کاتێکی خۆشتر بێ بۆی زۆر سپاس کە کاتت دانا و زۆر خۆشحاڵ بووم بەناسیێنت. خوا بەخێر بێن زۆر سپاس خوات لەگەڵ. کێلەشین لەسەر ڕێگای سەقزبانەیە هاوڕانی عزیز هەر کەسێک کە لەم گوندەوە کە ڕەت ئەبێت بەڕاستی بیرەوەریەکی زۆر خۆشی هەیە چون کەلانەیەکی زۆر خۆشی لێ ئێرە.
کاکە گیان سڵاو سڵام دادەی گیان سەرچاوم بەخێر بن خوشکەی گیان باشیش گرۆ خەریکی مەمنونم وەڵا خەریکی کاری و ماشینەکەم خاوێنە کردەوە دەی دەست و چاو خۆش بێ لەو ئاوە چیا فێن کاوشمان خواردۆ پڕێک دڵم فێن کۆ بەخێر بێن بۆ کێلەشین یاخوا بەخێر بن خوشکەی گیان سەرچاوم زۆر سپاس ئەمە ماشینی کێیە کاکە وەڵا ماشینی منە خوشکی من دەی بۆچی استفادەی لێکە هەر بۆ کاروباری خۆتە هەر بۆ کاروباری خۆم بۆ کاروباری ناوماڵی خۆم بۆ مەزرا بۆ کاری کەشاوەرزی و شتارەوە ئەها دەی پێم بڵێ مەزرات هەیە باسی مەزرات کرد کاروبارت چییە دامداریەکەی مەڕووماڵات هەیە یا وەڵا ئێرە کاری کەشاوەرزی زۆر کەمە فقط کاری ئێرە هەر دامداریە حیوانداری زیاتر هەر حیوانداریە ئەی حیوانەکانتان ئەفرۆشن وەکو بڵێن بازاڕی کڕین و فرۆش و شتتان هەیەوانە بەڵێ بەڵێ ئەرە وەڵا ئەچینە ڕەشەقەڵات دەیاتێکە دیوی بانەیە لێ بازاری هەیە حیوان پاتاڵ و شتا بین لێ ئەیفرۆشین دەی زۆر چاکە ئەی ئەم بچکۆلە کێ لەگەڵ ئەوە کچی ئاماڵێکمانە دەی زۆر چاکە ئاوا هەردووکتان لیباسی ڕەسەنی کوردیتان کردوتە بەرتان پێم بڵێ هەمیشە ئاوا جلی کوردی لەبەرەکەی کلاش و پانتۆڵ و ئەرە وڵا دادا لێرە منتەقەی ئێمە بەخصوصن ئەم منتەقەی دەوروبەری سەرگردنەی خان مەخصوص هەمووی دیاتەکانی ئەم دەوروبەر یانی لە سەقز بەرەوسەر زۆر بە ندرێت شەڕواڵ بێ هەر کاوە پانتۆڵی کوردیە ئەی بۆ شایەکانتان چۆنە لە شایە چۆنن جلی کوردی لەبەرەکەن ژنەکانتان یا جوانەکانتان چون ئیسە جوانەکان زۆر جار جلی کوردی لەبەر ناکەن لە منتەقەی ئێمە ئەکسەرەت هەر لیباسی کوردیە شەڕواڵ زۆر بە ندرێت مەگەر کەسانێک گەر مەسەرەن کاری دەوڵەتی بن کارمەند بن ئینا ئەنی هەر بە لیباسی کوردیە ئەی لە جلەکان مانا شتێکیان هەیە وەکو پەستەک بەڵێ بەڵێ پەستەک و کڵەباڵی پێڵین لێرە زۆر بە کەمی خەڵک ئیسفادە لەو شتانکە مەگەر کەسانێک مەسەرەن ڕانکوچۆغی شاڵ لەبەرەکەن خۆتان لێرە ڕانکوچۆغی شاڵ دروستەکەن لێرە نا هەر لە بانەیە دێهاتێکە لەوێ لە دیبانە لەوێ شاڵ ئەوان هەم ئەشی درون دروستکردنەکەی لەوەیە زیاتر خەڵک هەرچە لێە بۆ دروستکردنەکەی بە ناوی ئارمردە ئارمردە خەیاتان هەیە لێرە بۆ دروستکردنی جلەکانتان شاڵ دروستکردن تۆزێ زەحمەتە وەکو بۆ هەموو خەیاتێک ناتوانێت دروستیکە چون چلتیکەیە لە چل تیکە دروست ئەکرێ ئەو تیکانەش هەمووی ئەبێ ئوستادی خۆی بتوانێت دروستیکە نەوەڵا زۆر بە ندرێت کەسانێکی زۆر ماهر نەبێ ناتوانن شاڵ دروستکەن دروستکردنی شاڵ زۆر قورسە بۆ دوورینەکەی منزورمان دوورینەکەیەتی شاڵیش زیاتر خەڵک هەر بۆ بۆنەکان لە بەریەکە مەسەرەن بۆ زەماوەن بۆ داواتیەکی قورس چون شاڵ لە کولا خۆی زبرە لە مووی حیوان دروست ئەکرێ تۆزێ قورسە لە بەرکردنەکەی بۆ دانیشتن بۆ ئیسراحەتکردن تۆزێ قورسە سلام علیکم سلامەتن لەو لاوانبینی خەریکی کاروبار و شتەنوتم بابم پرسیارێکتان لێ بکەم خەریکی چین بەخێر بیاخواڵا بتونیم ناودەکەین دادیجان دەی خۆتان بەم بناسەنن جەنابتان وەسان وایە ساستیق مەراڵە ساستیقەیە و کاکاوە کاگەیوب دەی باشە چیەکەن خەریکی چین بتونی چی لە ئان وڵا بتونیەوە سەنگ فەرشە خراپ ببوو هەڵیان کردنەوە بۆ گاز ئێستێمەش بتونیەکەینەوە خەڵکی ئەم ناودێن هەرسیانتان خەڵکی ناودێ من خەڵکی بانم یان لە بانەوە هاتوون بۆێرە بەڵێ چەندم جارتانە دێن بۆم گوندە وڵا خۆ من بڵام سند وەکو مناڵیم دێوە ئاهانی هەر کارێکیان بێ وەکو وەسا بانگی جەنابتە لێرە وڵا ماڵ و شتەکەی ئێرە چی ینی زۆری خۆت ئاجور و بەرد و هینوشت بلو کوشتەکەی دانا ئەم ناودەیە من دامناوە هەتا مزگەوتەکەش زۆر بێ مزگەوتە شەر کاری خۆمە زۆر چاکەکەوایە دەستان زۆر باشە فرزن وەسایەکی فرزن ئەی خوا بە زیابێ کاریگەرەکانش مەر باش کاریگەرەکانە باش قسەتانەکەن ئارێ پوشدای خۆ من ناتوانم مەقسم دەکەن دەی زۆر باشە جاگەر لەو هاوکارانمان شتێکمان پێشکەشکەن ئەتوان شتێکمان پێشکەشکەن وڵا لە خزمەتانە وەکو چی وەکو چوزام گۆرانیە شتێکی خۆش بیتێ حەیرانێ وڵا ئەمە کاوە هەورامیە هەرەوەنە و لە عێراقیش گۆرانی وت لەکوێ ئێراق هەر لە کوێ بوو کاکاوەگیان ببوورە با من کەمێک بێمایەرەوە ببوورە چۆنی کاکاوەگیان خۆش بیاخوا بەخێر بێ سەرچاوم باشی بەخێر بن سەرچاوم جەنابەت بە کاوە هەورامی ناسراوی بەڵێ بە کاوە هەورامی ناسیام هەر مناڵی ئێرم لە دایکبووی ئێرم فقط بە وەختێ دەستم کرد بە کاری گۆرانی مەریوانیم ئەوت بەوە پێیان وتم کاوە هەورامی ئاها دەی باسی عێراقتان کردوتان لە عێراقا ناسراوی بە کاوە هەورامیە هەر لەو پێش بە کاوە هەورامی ناسیا بووم لە عێراقا لە شەبەکە نەورۆز ئەو دەم پەروین شازادە و کاک بەهێز لە
بەرنامەیە دوای کاکسمای سەردەشتی ڕەحمەتی من دانیشتم لەوێ لای پەروین شازادە و کاک بەهێز. دەی بۆچی ئدامەت نەدا بۆچی دووبارە نەچوویتە سەری هاتووی بۆ ئێرە؟ وەڵا چوزانم دەستان و فەقیری نایڵێ هەموو بە هاتیەوە هەموو کارەیە کەمینا مەسەن من بۆ خۆم ئەلان تیپی موسیقام هەیە. زۆر چاکەتیپی موسیقاکەت لەکوێ هەیە؟ ئایا پێت خۆشە دووبارە سەردانی عێراقکەیتۆ لە کام شاری عێراق بووی؟ من لە هەولێر بووم 15 ڕۆژ لەوێ بووم لە عێراق بووم فقط دوو شەوی لە هەولێر بووم باقیمان دەکەی لە سلەیمانی بووم. لە سلەیمانی بووم ئەرەوەڵا پێم خۆشەمە تیپەکەم لە بۆکانە تیپەکەم بە ناوی کچەکەی خۆمەیەکانی. زۆر چاکە کەوایە خێزانت هەیە و مناڵیش دەیە. ئەرەوەڵا. باشە خوا لێت نەسێنن چیمان پێشکەشەکەی کاکاوەی هەورامی؟ وڵا جا هەشتێ ئێوە بڵێن لە خەمەتانە من بۆ خۆم حەزم لە گۆرانیەکی خەو هەیە. ئەها وەساکە چی پێڵە وەساگیان بۆمان بڵێ چی پێڵێ؟ وەڵا جوانی نەڵێ ناڵم بێتە سەر و کارە. ئەوە تا ئەی لەسەر کار بووە هەراوە گۆرانی بخوێنن هەر کامێکتان؟ جاجا گۆرانی پێڵم بۆ بێتاقەتی لە ماڵانیش بێر پێڵم. دەی زۆر چاکە کاکاوەگیان با مایکەکەت پێ بدەم خۆت گۆرانیەکی زۆر خۆشمان پێشکەشکە باشە ئەوەی وا بەدڵتە جا پێشکەش یەکەی بەکێم گۆرانیە خۆشە؟ وڵا پێشکەش یەکەم بەوانەی کە تەرەفداری خۆمن و بە وەساسیق چونکێکی زۆرمان ئازیەتەکە. وەساگیان ئازیەتیان کاس بێنە وڵا ئازیەتیان ناکەم خۆنیە دانیشتنە بنم سێوەرە ئەوە ئازیەتە؟ من هاتم چایتانە خوارد چای بوو. یاخوا. باشە کاکاوەگیان با مایکەکەت پێ بدەم پێشکەشی کە بە وەسا. وەی بارانە و بایارانە ئای هەوای بارانی کۆنا ئەی هەوای بارانی کۆنا تاوێ بۆ لێم نایە پرسی ئەی بپرسی حاڵە دێ چۆنا تۆ بپرسی حاڵە دێ چۆنا وەی بارانە و بایارانە ئای هەوای چۆمی مایازید خان وەی هەمای چۆمی مایازید خان لەسەر باڵاکەی بارزت دەی با بکرێم تیرایە باران هەی دەستی ئەمنت بایە دامان بە شەو نابەرخایەڵان هەی بڕۆژ بۆی شێ تووشەیدام هەی بڕۆژ بۆی شێ تووشەیدام ئەڵێن یارم تۆ هێوەراوە هەی قەزای لامە ڵێ دنیام وەی قەزای لامە ڵێ دنیام وەی بارانە و بایارانە ئای هەوای بارانی تازە وەی هەوای بارانی تازە بەباری زەحمەدێ نابێ هەی وەرە دریگای دەرێوازە ئای وەرە دریگای دایاروازە بینەرانی ئازیز پرۆگرامی ئەمڕۆمان لە گوندە جوانەکەی کێلەشین کۆتایی پێهات بەڕاستی گوندێکی زۆر زۆر جوانە خەڵکەکەی زۆر مەهمان نەوازن دەستخۆشیەکی تایبەتەکەم لە تەواوی خەڵکەکەی ئەوانەوە قسەیان لەگەڵ کردین و زۆر مەهمان نەوازیەکی جوانیان لێکردین ئەگەر مەسیرتان کەوت لەسەر جادەکەەوە هاتن کەلانەیەکتان خوارد پێشنیارەکەم بێن سەرێکی ناوگوندەکەش بن لەگەڵ خەڵکەکەی بدوێن و قسەیان لەگەڵ بکەن چون بەڕاستی تایبەتن جا با بڕۆین من لێرە خواحافیزیتان لە یەکەم ئەڕۆینە سەر جادەکە لێوێش کەلانەیەکی ئەخۆین لەگەڵ یانت بین بزانین کەلانەی کێلەشین کاڵێن چییە؟ خواحافیزتان بێ خواحافیز